ناوی خوای بەخشندە و میهرەبان، ئازان و خۆشەویستان هەموو لایەک بەخێر بێن بۆ ئاوات ئەکادیمی بۆ بەشداریکردن لە کۆرسی پەیوەندی کاریگەر. ومێدەوارم لە ماوەی ئەم 8 کاتژمێرە لە ماوەی ئەم وانانەی کە ئێمە لە بواری پەیوەندی کاریگەر دەیڵێینەوە هەموو لایەک سوودمەند بن و ئومێدەوارم پاش ئەم کۆرسە توانی بێتمان بەڕانکاریکی واقعی دروست بکەین. ئازیزان، لە زمانی کۆنا دوو وتاربێژ هەبوون، یەکێکیان ناوی سیسیرۆ بووە و یەکێکیان ناوی دیمۆنتس بووە. ئەم دوو وتاربێژە زۆر کاریگەریان هەبووە. لە زمانێکە کە دژ بە پاشا فیلیپ وتاریان یاوە زۆر کاریگەریان بەجێ هێشتووە. کاریگەریەکە دوو شێوازی جیاواز بووە. ئەڵێ کاتێ دیمۆنتس یان دیمۆنت یا دیمۆستن دیمۆنتس قسەی کردووە، یەکسەر بە دوایە تظاهرات و مزاهرە و چاوپێکە و چی پێ ئەڵێن پیشاندان سەری هەڵاوە و خەڵک دژ بە ئەو فەرمانڕەوە تەمکارە یەکسەر یاخی بوون. سیسیرۆ لەگەڵ ئەوەی کە قسەکانیشی زۆر بەقوت بوو و تاربێژێکی باش بووە، دوایی هەر خەڵک باسی کردو و یعنی بەڕاستی قسەکانی بەقوت. ئازیزان، من لە ماوەی ئەم کۆرسە نامەوێ بەو شێوازەی سیسیرۆ بێت کە دوایی بڵێن بەڕاستی کۆرسەکە معلوماتی باشی کاو. بکە بە پێچەوانەوە ئەمەوێ پاش ئەم کۆرسە ئەو فیدباکانم بۆ بێتەوە کە کەسێک ژیانی گۆڕانکاریکی تیا دروست بوو بێت. بۆ نمونە کەسێک بڵێ من لە ژیانی هاوسەرداریم کۆمەڵێک کێشەم هەبوو، ئێستا ئەم کۆرسەم بینی و ئێستا کێشەکان ئاسانن و توانیومە ڕوبەڕوویان ببمەوە و توانیومە چارەسەریان بکەم. کەسێکی کە بڵێت من هەمیشە کێشەم هەبوو لەگەڵ مامۆستاکانم، بەڵام لەو ڕۆژێ و کۆرسەم بینیوە بەرەبەرە بینم خۆش بووە لەگەڵ مامۆستاکانمە. مامۆستایەک بڵێ کە من کێشەم هەبووە لەگەڵ مامۆستاکانی تر و بەڕێوەبەر و قوتابخانە، بەڵام ئێستاکە پاش تەواوکردنی ئەو کۆرسە من توانیم ئیسفادە بکەم و ئێستاکە پەیوەندیکی کاریگەرم هەیە لەگەڵ لەبەکانمە یا لەگەڵ مامۆستاکانی هاوڕێمە. ئازیزانم، هەر یەکێک لە ئێوە پێچێ بە مەبەستێک بەشداری ئەم کۆرسە بکەن. کەسێک پێچێ فرۆشیار بێت، کەسێک ئەکرێ دایک باوک یان کەسێ بێ بیەوێ پەیوەندیەکانی جارێکی کە ڕێک بخاتەوە. ئازیزانم، هەر لە سەرەتاوە با پێتان بڵێم پەیوەندی باش ئەوەیە کە لە پندێکی کوردیا هەیە ئەڵێ نە ئەوەندە شیرین بە قوتت بن و نە ئەوەندەش شوتاڵ بەکە بتفنەوە. پەیوەندی سەرکەوتوو ئەوە نییە هەموو کەسێک ئیتر خۆشی بووی، هەموو کەسێ بێ بە هاوڕێ شەو ڕۆژ هات و چۆ دروست ببێ و خەڵک ئیتر ئاسایی بێ بەلایەنەوە تەداخلی، ئەوە پەیوەندیکی فاشیلانەیە. پەیوەندی سەرکەوتوو ئەوەیە کە لەم کۆرسا ئێمە بە شێوازێکی زانستی ئیخوێنین، باسی لێوە ئەکەین چۆن ئەتوانین کاریگەر بین، چۆن ئەتوانین گۆڕانکاریەکان بەو شێوازە بەو ئاراستەیە بەرین ئێمە بە عەقڵ و ژیریمان ئەوەمانەوێت. ئازیزان، بابەتەکە زۆر جێگەی بایەخە، بەڵام ئەم شەو بۆمان ڕوونە بێتەوە کە بایەخی ئەم کۆرسە ئەم بابەتە ئەم زانستە لەکوێیە. ئازانم بۆ مرۆڤی چاک ئەم کۆرسە ئەبێتە هۆی گۆڕانکاریکی باش لە کۆمەڵگا، لە ژیانی کەسەکە، لە خێزانەکەیە. بەڵام ئەچێ مرۆڤێکی خراپ خەڵکی خراپیشی لێوەربگرێ. هەمیشە پندێکی فارسی هەبوو باسم کردووە وتومە پندێکی فارسی هەیە ئەڵێ دۆستی باوچێراغایەت گزیدەتەر بەرەت کاڵە، واتە ئەگەر دزێک بە چراوە بێت
ئاشکراتر و جوانتر کەلوپەلەکە ئەدۆزێتەوەی دزێ. ئازیزان ئەمە زانستێکە کە هەمومان پێویستمانە، بەڵام لە سەرەتاوە بە نیەتێکی باش. خۆ ئەگەر هاتوو کەسێک نیەتیشی خراپ بوو، ئەگەر هاتوو کەسێک نیەتی خراپ بوو، ئەوە بە دڵنیایی هەر ئەتوانێت بۆ مەبەستە خراپەکانی خۆی سوود لەم جۆرە زانستانە وەربگرێ. بەڵام هەموو خراپەکاریەک جار بە زەرەری کەسەکە تەواو بێ لەم دنیا لەو دنیا. بەڵام سادەترین شتی ئەوەیە کاتێک ئینسان ئاوانێکەکە، هەڵەیەکەکە، خراپەیەکەکە، دوجار خۆی ئاسوودە نییە. کاتێککە ئێمە دۆیەک بکەین، خەڵک بخەڵەتێنین، دوجار لەوە ئەچێ لە ژیانمانە کۆمەڵەشت بەدەست بێنین، بەڵام خۆمان ئەدۆڕێنین و لە ناخمانە ئاسوودەی و ئارامیەکە ئەمەکاو لە دەستمان دەرەچێت. ئازیزان تەنها ڕێگە ئەوەیە کە مرۆڤ نیەتی باش بکە، بڕیار بە ئەو شتانەی کە فێری ئەبێ لە ڕێگەی چاکەدا بەکاری بێنێ. چونکە ئەم جۆرە زانستە داوازە لە کۆمەڵێ زانستی تر. کۆمەڵێ زانستێ تۆ ئەگەر بیزانی ئەکرێ شارەزایی پیا بکەی، بەڵام ئەم جۆرە زانستانە کاتێکە شارەزایی تیا پیا ئەکەی تەنها معلومات نییە، بگرە ئاسوودەیەک ڕوو لە ناخی تۆکە، بگرە پەیوەندیەکانت ڕێگە خەیتەوە، پێشە خێزانیەکانت چارەسەرەکی، پێشە کۆمەڵایەتیەکانت چارەسەرەکی، پێشەی پیشەکەت، دوکانەکەت، کۆمپانیاکەت، ئەوانە هەموو چارەسەرەکی. ئەمە شتێکە تۆ ئەتوانی ڕاستەوخۆ و ئامێرێک بەکاری بێنیت. ها ئەوە نییە بڵێ بەڵام شت فێر بوو. ڕاستیەکەی مەبەستی من لە وتنەوەی ئەم کۆرسە دوو مەبەستی وازەحم هەبووە. مەبەستی یەکەمم گۆڕانکاریەکی واقعیە لە ژیانی بەشدار بووەکە، و مەبەستی دووەمم ئەعلانمان کرد و بەم شێوازە ڕامان گەیاند ئێمە ئەم کۆرسە وەکو خەیرێک پێشکەش ئەکەین. بەشداربوو بە ئارەزووی خۆی پارە ئەیات، و ئێمەش ئەو پارەی کە وەری ئەگرین ئێمەش ئەی بەخشین بە ئەم خوێندکارێک کە پێویستیان بە هاوکاری دارایی هەیە. سپاس بۆ خوا ئێوەی ئازیز و خۆشەویست بەشدار بوون و زۆرێکتان بڕێکی زۆرتان ناردووە، و ئینشاءالله ئێمە لە ڕۆژی چوارەم و تەواوبوونی کۆرسەکە ئەم ڕەپاری کە لەم کۆرسەوە دەستمان ئەکەوێ ئەی بەخشینە کۆمەڵی خوێندکار کە بەڕاستی پێویستیان بە هاوکاری هەیە. و هاوکاری یەکەم بۆ بەڕێستە کە ئەگەر بەهاتایە ئەم کۆرسەمان بکردایەتەوە و بمانگوتایە نرخەکەی 40,000 50,000 30,000 خوا بەناچاری هەندێک بەشدارە بوون، بەڵام ئێستاکە تۆرێک توانیتان بەشدار بن کە ئەگەر ئەو نرخەمان دانایە پێچوونەتان توانایە. کەواتە ئومێدەوارم خوای گەورە چاکەیەمان لێ قبوڵ بکە و ئێوەش ئینشاءالله بتوانن سوودێکی تەواو لە کۆرسەکە وەربگرن. پەیوەندی کاریگەر، پەیوەندی واتە communication، واتە علاقات، واتە ئەوەی بە فارسی پێوترێ ارتباطات، واتە ئەوەی کە تۆ لەگەڵ کەسێک کە پەیوەندیەک دروست ئەکەی، ئەگەر مەرحەباییەک بێ، ئەگەر بەی بەلایە، ئەگەر قسەیە بکەیت، خۆ ئەگەر دابنیشی بۆ ئەوەی کە ڕێککەوی لەسەر شتێک، واتە ئەوەی کە پێوترێت دانوستان، دانوستان کەی لەسەر ڕێککەوتنی دارەکەت یان ڕێککەوتنی معاملەیەکی بازرگانی، هەموو ئەمانە پەیوەندیە، و ئیتر ئەوانەش هەموو پەیوەندیەکە ئیزانی لەگەڵ مناڵەکەت، لەگەڵ مامۆستاکەت، لەگەڵ هاوسەرەکەت، لەگەڵ دراوسێکەت، بەردەوام لە پەیوەندیە. شەویستانم کۆمەڵی بیرۆکە زۆر هاتووە بە مێشکی مرۆڤەکانە. یەکێک لەو بیرۆکانی کە لە چیرۆکە خەیاڵیەکی عەلادینە هەیە ئەویش وەریەکەیەتی. هەر یەکێک لە ئێوە ئێستاکە بۆ ماوەی یەک خولەک لەوە بکاتەوە، ئەگەر ئەمە ڕاستی بێ و تۆ ئەو قۆریە بدۆزیتەوە، دەسێکێنی بە قۆریەکە و دێتە دەرەوە و پێتەڵێ مرکەوتان فیزیک ئەڵێ هەرچی بڵێن بە گوێمەکەی پێڵێ بەڵێ من سێ داواکاریم پێ بڵێن،
من هەرچێکیانە بۆ جێبەجێ بەڕێزان با بچینە ناو ئەم دنیا خەیاڵی داواکارم لە هەر یەکێکتان چێشت بنووسێ بڵێ ئەمە داواکاریەکی منە هەر یەکێکتان چێشت بنووسە تۆ ئەگەر هێزێک سەڵاتێک وەکو دەوەکەی عەلادین بێت و پێت بڵێ ئەمرکە و لە خزمەتتام و چێ داواکاری بڵێ بۆ جێبەجێیەکەم تا بینووسە چێ داواکاری تۆ چێوێت شەوەی هیچ بڵێ ئازیزان کایە لە وەرەقەیەکا بینووسە لای خۆت هیوادارم لە ماوەی بەڕێزان بڵێ داواکاریەکە دنیاییە داواکاریەکە دنیاییە تۆ چیتەوێت لەم دنیا چیتەوێت تێ بیکە خۆ ئەکرێ داواکاری ئەوانەیشی بۆ دنیا زۆر جار هەر دنیاییە بۆ نمونە تۆ حەزەکی یارمەتی هەژارێبەی ئەمە داواکاریەکە تایبەتە بەم دنیایە مەرج نییە داواکارێکە مادی بێ بەڵامی تر تۆ لەم ژیانای کۆمەڵی شتێ بە خەیاڵ تا ئەڵێی سەڵاتم هەبێ ئەڵێم ئەوەم بۆ بکە بەڵامی تر شتێ بێت لەم دنیای تۆ بتوانانی بۆ بکەی عەزیزانم بنووسە ئەگەر دەنگ هیچ کێشەیەکی نییە چونکە هەندێک کەس زۆر نووسیویانەکە دەنگەکە نزمە ئەوانە بینووسن مەمنونەوە دەستان خۆش بێ زۆر سپاس بەدارم داواکاریەکانتان نووسی بێ بەڕێزان من چاک داخەم هەر کاتێ پێویست بۆ ئیکەمەوە بەڵێ عەزیزان ئێمە لەم ژیانە کۆمەڵێ تەمەنامان هەیە کۆمەڵێ خواستمان هەیە کۆمەڵێ حەزمان هەیە ئەڵێی خۆزگە ئەمە ئەبوو خۆزگە ئەوەم پێ ئەکرا دا خواستەکانی مرۆڤ پێچێ ئەو سەریان دیار نەبێت بەڵام بە ئێمە باسێک لەوە بکەین ئازیزان ئەمە قۆریەکەی عەلادین خەیاڵێکی کە هەیە خەیاڵی زۆر کەسە دۆزینەوەی کوپەڵەکەم ئەمە وەکو نوکتە وایە بۆ پێکەنین بەڵام ڕاستیە شتێک هەیە ئەچێ بە مشتی زۆری نەمانە هاتبێت کاتی ڕۆشتووی بۆ دەشتێ توی بۆ دارستانێ توی بۆ سەیرانێ ڕۆشتووی بە شاخێکە یەکی لەو شتانی کە هاتووە بە مێشتا ئەوەیە شانسم بوو بوایە و ڕێم بکەوتە لە کوپەڵەیەکی پڕ لە ئاڵتون و لیرەی کۆن جا ئەومان کە بیری لەوە نەکردوێتەوە کە ئایا ئەمە حەڵاڵەیان نا یەکسەر تر بیر لەوە ئەکاتەوە چۆن سەفی ئەوەشی بیری لەوە کردوێتەوە ئایا حەڵاڵەیان نا بیری لای ئەوەیە یەک لەسەر پێنجی چۆن با بە فەقیر و هەژار و ئەوی تریشی ببێ بە ماڵی خۆی و بەڵام کارێکی باش لە ژیانیان بکە من چاتەکە ئەەکەمەوە چەند نەفەر ڕۆژێک لە ڕۆژان هاتووە بە خەیاڵە کەشتێکی لەو جۆرە بدۆزێت دەیڵە یان دەست هەڵبڕ چەند نەفەر هاتووە بە خەیاڵە ڕۆژێک لە ڕۆژان ڕێیەکەوێت لە کوپەڵەیەکی زێر گەنجینەیەک ئەسڵەن هەمانە لەوە چێ بە دوایە گەڕابین وەنییە چەند نەفەر چەند نەفەر هاتووە بە خەیاڵە هەڵمان کاتێ باسیەکەین پێکەنین بەڵام کاتێکیش کە ئەچیتە شوێنێکی قەدیمی کۆن دەتە گۆزەیەکە دۆزیتەوە سەیریەکەی ئەڵی تۆڵی لەم ناوە گۆزەکەم نەدۆزمەوە جا دەستان خۆش بێت هەمووی پێکەنێ هەمووی ئەڵێ بەخوا خەیاڵێکی زۆر خۆشە بەڕێزان ئەم خەیاڵە لەوە ئەچێت لە 10,000 نەفەر 100,000 نەفەر 500,000 نەفەر بەس خەیاڵ بەڵام هەیە مەسەڵەن ئێستا هەر لە کوردستان 6 ملیۆن نەفەری تیاژی قابی لە 6 نەفەر ڕێی نەکەوتوێ لە شتیوە بە دڵنیایی هەیە و ئەم ڕێژەکە ئەوە نەکەمە ئەگەری ئەوەی کە من تۆ هەر یەکێکمان ئەو کوپەڵەیە بدۆزینەوە زۆر کەمە بۆچی من باسی قۆریەکەی عەلادین و ئەم کوپەڵەیەم کرد ئەمێ بڵێم هێشتا لەگەڵ ئەوەی باوەڕمان بە قۆریەکەی عەلادین نییە و باوەڕیشمان نییە ئەو کوپەڵەیە بدۆزینەوە بەڵام ئەمێ پێتان بڵێم خۆشبەختانە ئێمە لە قۆناغێکە ئەژین دوور نییە بدۆزینەوە بەڵام دۆزینەوە مەرج نییە هەرەوە بێ گە تو جاری وایە کوپەڵەی گەدۆزیتەوە
وەکو ئەڵێ ئەوانەی کە لە ناکایە کا دەوڵەمەنە بن بە پێی لێکۆڵینەوە سەر و ماڵیان لە ئەمریکا زۆرێک لەوانەی کە لە دەرەچەیە پارەیان بۆ دەرەچێت لە ماوەی 4-5 ساڵە ملیۆن دۆلارەکە لە دەسێ یا هیوایان هەیە یەکسەر لە عمریان ئۆتۆمبیلی لێ نەخڕیوە ئەچێ ئۆتۆمبیلێکی گران بەها کرێت دامیکی پێکە ئەچێ شتێک ئەکرێ زەرێکی گەورەی لێ ئەبێتە پێشە بووی پارەکەی بۆ دەرەچێت و شەوە دزەکەنە سەری کورە چەتە ئیگری یعنی جاری وهەیە نابێ بەخیر بۆ جاری وا هەیە ئەمەی کە تۆ ساڵەهای ساڵە خۆزگەی پێخوازی دۆزیتەوە ڕۆژەی دۆزیتەوە ڕەفیقەکەت و ئەمە لە زۆرێک لە چیرۆکەکانە هەیە کەواتە لەوە ئەچێ شتێکی لەمەش باشتر هەبێت بزانین چییە مۆزوع ویستی مرۆڤ سنووردار واتە تۆ سەڵاتت ضعیفە ئەڵێ من ئەمێ ئەو کەسە ڕازی بکەم بۆ هەر شتێکە ئەڵێ ئەمەوێ ئەو گەشتە بکەم ئەڵێ ئەمەوێ ئەو شتە بکڕم ئەمەوێ وا بکەم ئەوەندە زۆرە خیرەکی نەکات نەتوانانە دەسەڵاتمان لەو ئاستانێ هەرێکێکمان خواستێکی هەیە کە ئەڵێ من ئەمەوێ ئەوە بکەم ئازیزانم زانین مرۆڤ بە درێژایی مێژوو خواستەکانی چۆن بوون کێ توانیوێتی ئەم خواستانە بێنێتە دی بە دڵی خۆم بژین بۆی بە دڵی خۆم بژین پێویستم بەچی هەیە لۆ جارە بۆ ئەوەی بە دڵی خۆت بژیت پێویستت بەچی هەیە یەڵا بینووسە هەت هەیە لە وەرەقەکە تا بینووسە بۆ ئەوەی بە دڵی خۆم بژین پێویستم بەچی هەیە چێ کەسێ بڵێ بۆی بە دڵی خۆم بژین پێویستم بە 50,000 دۆلار یەکیشکە بڵێ بۆی بە دڵی خۆم بژین پێویستە توانام هەبێت بڕۆم هاوسەرگیری بکەم و بچمە ماڵ یەکیشکە بڵێ بۆی بە دڵی خۆم بژین ئەمێ بچم لە فڵان وڵات بژین لە فڵان شار بژین نازانم بۆ ئەوەی بە دڵی خۆت بژیت هیچ پێویستە لای خۆت بینووسە پێشەوەی من هیچ باس جارێکی کەم لە هەمووتان ئەوەیە ئایا بۆی بە دڵی خۆت بژیت چیت پێویستە و ئایا تەنێک احتیمالی هەیە تۆ بتوانێت پێی بکەیت ئەمەی کە تۆ ئەتەوێ تەنێک ئەگەری هەیە بتوانی بەدەستی بێنیت لە سات چەند ڕێژەکەش بنووسە لە پاڵێن بەڕێزان تەمێک دەفتەرێک با لە بەردەستا بێ ڕێژەکەش بنووسە ئێستا ئێمە پێویستمان بەهێز هەیە وازحە پێویستمان بەهێزێک هەیە ئەوەی ئەمانەوێ بتوانین جێبەجێ هێز بۆچی بۆی گۆڕانکاری بکەین بۆی خەونەکانمان بەدەست بێنین بۆی ویست و خولیاکانمان دەستکەوێت یا ئازیزان ئەمە شتێکی تازە نییە ئەم چیرۆکی ژیانی مرۆڤ لێرەوە دەست پێەکە تەماشاکە لە ژیانی سەرەتاییە هێز لە ژیانی سەرەتاییە چی بووە عادی بیری لێکەرەوە ئایا تۆ ئەگەر 1000 ساڵ لەمەوە پێش بژیایتایە 6,000 ساڵ لەمەوە پێش بژیایتایە پێویستت بەچی بوو واضحە وانە 10,000 ساڵ لەمەوە پێش بژیایتایە پێویستت بەچی بوو عادی لە چاتا بینووسە بزانم ئەگەر تۆ لە زمانی کۆنا بژیایتایە پێویستت بەچیە بوو